أما أوانيك بعقل بن حسوا ديك لوهم آياتنا ناكن وكأي من آية في السماوات والأرض يمرون عليها وهم عنها معرضون. چەنەها چەند هەزارەها ملیۆنەها ئاەتی عظمەتی خوا و وحدانیەتی خوا لە ئاسمانەکان و زەویدا هەیە. وفي كل شيء له آية تدل على أنه واحد يمرون عليها بتنيش آياتكان خوادا تيدا برنو وهم عنها معرضون. ئەوانیش پشتیان هەڵکردووە لێ هیچ هەر هەستیشی پێ ناکەن. چۆن با نمونەیەک بینەوە وتیان کابرایەکی برسی پرسیاریان لێکرد یەک و یەک دەکاتی وتی دوو کولێرە تیان کولێرەی ئێمە باسی یەک و یەکمان لێکرد وتی بەخوام برسیمە هەرچی زەرب و تەقسیم و کۆ و ناقسم لێ پرسین من ڕەبتی دەکەمە بە خواردن. با نمونەی خواردن بێنینەوە بۆ ئەو کەسانەی کە برسیان دەبێ و تێر دەبن و لەسەر ئەو بابەتەی کە خۆمان باسی دەکەین. تۆ کوڕێکیت لە ماڵەوە مناڵێکیت یا کوڕێکی گەنجیت لە ماڵەوە تا ئێستا هەست ئارەقەت نەکردووە بە دوای دینارێکدا بگەڕی پەیداکەی. ڕۆژانە شتێکی زۆر طەبیعیە دەیتەوە ماڵەوە لە خەو هەڵدەستی نانی بەیانیت حازر و ئامادە بۆ دانراوە. دەچی پیاسەی خۆت دەکەی یا دەچیتە مەکتەب یا دەچیتە شوێنێک دەیتەوە نیوەڕۆ نانێکی پوختت بۆ دانراوە. دیسان دەخەویت یا دەچیتی دەرەوە ئێوارە دیتەوە نانت بۆ دانراوە. هەست بە هیچ شتێکی سیر ناکەیت، هەست بۆ ناکەی باوکێک هەیە لەوەی شەون و خۆنی بکە. باوکێک هەیە لەوانەیە ڕۆژ تا ئێوارە خەریکی کەسابەت و کرێکاری و ماندووبوون بێت بە عارەقەی ناوچاوانی بەعدە فەضل الله پارە پەیدا دەکات دەیداتە خواردن و دایکیشت ماندوو دەبێت چێشتت بۆ دروست دەکات و لەبەر دەمەدادنرێت. ئەوە هیچ هەست پێ ناکەیت. ئەی کە ڕۆژێک هات و باوک نەما دایک نەما دەی بڕۆ بۆ خۆت کرێکاری بکە، بڕۆ کرێکاری بکە. پارەی ئەمڕۆ کرێک چۆ بازاڕەوە کەس بە کرێکار وەری نەگرت هاتەوە نانی نیوەڕۆ نییە بیخوا. ئای سوبحان الله چۆن نان نییە؟ نیوەڕۆ نان نەخۆم نییە، هیچی پەیدا نەکرد بەخوا ئێوارەش نان نییە. ئەگەر کەسێک جیرانێک نانی بۆ بێنێ ئەو نانە چەند بەلایەوە گرنگە، زۆر بەلایەوە گرنگە. ئەگەر کەسێک داوەتی کا چەند بەلایەوە گرنگە، زۆر کوێستە قەدری دەزانێت بەس پێشتر قەدری نەدەزانی. لەسەر هەست پێکردن و هەست پێ نەکردن قەدرزانین و قەدر نەزانین. یا کە خۆی چوو ئەمڕۆ پارەیەکی پەیدا کردووە و بەشی ژەمێک دوو ژەمی کردووە کە دەیەنێتەوە دەیکەن بە خواردن بە خوشک و براکانی یا کە دایکی ما بەدایکی دایکە ڕەحمەت لەبێ ئیسراف نەکەن ئەوەندە لێ بنێن کە زەڕوور بێت. دایکە تۆ نازانی چەند ماندووبم تاوەکۆم پەیدا کردووە ئێستا هەست دەکات. زۆرێک لە مرۆڤەکان وەکو مناڵەکە سێژەمەکە ڕاهاتووە لەگەڵی ئاسمانێک دەبینێ ئەو هەموو عەظەمەتی گەورەی ئاسمان بغەیری عەمەدین تەڕەونەها یەک پای نییە. ئێستا ئەم مزگەوتەمان قاتی خوارەوەی یەک دوو سێ چوار پێنج ئەمە شەش و شەش 12 پای تێدایە. 12 پایە. ئەوجا سەقفێکی چەند بە چەندمان ڕاگرتووە؟ با بڵێن ئەوە چەند مەتر دەبێت، ئەوە 40 مەتر بێ، ئەوەش 20 مەتر بێ، وانە سەقفێکی ئەوەندەمان ڕاگر بە 12 پایە. ئەی ئەو ئاسمانە مەزنا بغەیری عەمەد خوا ڕاگرتووە. ئەی بۆ بیری لێ ناکەیتەوە؟ ڕاهاتووە لەگەڵی سێژەمەکەیە لە ماڵی باوکێتی چۆن ڕاهاتووە لەسەری هەستی پێ ناکات، بیر ناکاتەوە. کاتێک کە داهێنانێکی بچووکی کافرێک دەبینێ سەرسام دەبێ پێی کورە بابەیەوە لە ئیسلام مسلمان و ئیسلام سیر ئایفۆنیان دروست کردووە. ئایفۆن پێم ناڵێ ئیسلام چی کردووە؟ هەی گەمژە ئیسلام دەزانی دینی چیە؟ دینی ئەو خوایەوە ئاسمانی دروست کردووە، تۆی دروست کردووە، ئەو کەسەی دروست کردووە کە ئایفۆنی دروست کردووە. لە بیرت چۆوە؟ بەس بیری لە ناکاتەوە، بیر لەوە ناکاتەوە. سنريهم آياتنا في الآفاق وفي أنفسهم حتى يتبين لهم أنه الحق. خواهي قد فرمي آيات وبلغي خومانيا نشان دين لدور بر ولا خودي خوشيان ده خودي خود من بس سيري بصماتي
پەنجەکانت کە پەنجەمۆرەکان بە ملیارەها خەڵک هەیە لە کۆنەوە تا ئێستا و تا قیامەتیش پەنجەمۆری کەس وەکۆیش ئەویتر نییە. ئەی لەو عەظەمەتەی خوا ئەوەندە هی کەس وەکو ئەویتر نەبێت. زۆر سەیرە بەڕاستی. ئەی ئەم چاوە چییە؟ پێم ناڵێ چاو چییە کە خەڵک دەبینێت، چاو مرۆڤ دەبینێ، دار دەبینێ، بەر دەبینێ، یەکسەر ئەو شکڵە وەردەگرێ و دەیداتە مێشک و دڵ و تەواو تۆ هەستێک وەردەگری زانی ئێستا ئەوەی لە بەردەمتە مرۆڤە، ئەوەی لە بەردەمتە دارە، ئەوەی تر بەردە، ئەوەی تر ئێمە چییە؟ چاو چییە باشە؟ ئەوە چاوێکت کوێر بوو پەنا بەخوا یا ئینشاءالله کابرای کافر دوای هەموو دنیا بکەیت چاوێک دەتوان بۆ دروستکەنەوە، هەموو دنیا بکەیت، هەرچی تەکنۆلۆژیا و پێشکەوتنی ئەمریکا و رووسیا و بەریتانیا و هەموو وڵاتانی عالەم و سین و یابان با هەموو خەبیرەکانیان کۆ ببنەوە چاوێک دروستکەن بۆ مرۆڤ. دەتوانن؟ یەک چاو ناتوان دروستیکە، یەک چاو ناتوانێت دروستکە. دەستێکت بڕاوەتەوە شکاوە لێ بۆتەوە با بتوان دەستێکت بۆ دروستکەن لە دەستی خۆت بچێ. دەیبینی دەڵێن زۆر مختبەرێکی زۆر میم هاتووە، مەعمەلێک مەصنەعێک هاتووە ئەمریکیە فەرعیان لە هەولێر کردوتەوە دەستی صناعیت بۆ دروستەکان سەیر کە دایانە مقارنەیەکە لەگەڵ دەستەکەی خۆت. سبحان الله كالحي والميت، وەکو فەرقی نێوان زیندوو مردوو. ئەمە چییە؟ ئەوە هەموو تەکنۆلۆژیا پێشکەوتنەکەی ئێستاوە یعنی گەیشتوێتە ئەو مهمەتە. بەڵێ ئەو نیە دەستێکی لاستیکیان بۆ دروست کردویت. ئەی دەستەکەی خوا چییە؟ بەڵام هەستی پێ ناکەین. هەست يمرون عليها وهم عنها معرضون. ئەو هەموو ئاەتانەی خوا کاکە هەر خود بیر لە خۆت کەوت چۆن دروست بوویت پێیدا تێدەپەڕن وهم عنها معرضون، هیچ غافڵ لاهی بێ ئاگا، هەستی پێ ناکە.